افچاغ و همو چاوغاوە بەخێر تەماشاکەر و بینەرن هێژایە کورتسات نیوزێ ئەس سۆزان بابانم لەگەلەوەمەش بۆ پێشکەشکردنا خەلێکێکە دنج بەرنامەیە ڕیا کوردستانی 25 تیرمەها 2026 شەوا شەمیە وەک هەر جاری ئەم vê خەلەکێ ڕانی لەسەر ڕەوشا سووریا و ڕۆژاوای کوردستانی دسەکنێن بتایبەتی کو ئەڤە پشتی هەشتی کانونێک و ساڵە 2024 ڕژیمە حافظ ئەسەد و بەشار ئەسەد یعنی بەگشتی ڕژیمە بەعس لە سووریا ڕووخا و پشا دەوڵەتێکە حکوومەتێکە دەمکی ئەبوو محەممەد جۆلانی بناوی ئەحمەد شەرەحات ئاواکردن گەلێک قۆناغ پێرا دەرباس بوون هەری داوی قۆناغ هەری داوی تێکەلبوونا یاژی ئەنتەگراسیۆنا دەموکراتیک بووکو بە عەرەبی ئیندیمات جرات بێژن مەسەلا تێکەلبوونا هێزên کوردی و سازیên ڕێڤەبەریە خۆسەر لەگەل سازیên دەوڵەتە دەمکیە سووریە پشتیک و پەرلەمانت و هاتە دامەزراندن پەرلەمانت و ئەکتیڤ بوو ڕوونیشتنا خۆی یەکەم کرد گەلێک پێشکەوتنên سیاسی پێرا چێ ببوون لێ لە کێلەکاوێنەژی دەم بەدەم پرسکرێکên عەشیری بە تایبەتی دنابەرە عەرەبان و کوردان چێ دەبوو و هەرتم ئەب ئێریش عالی عەرەبان بۆ سەر کوردان چێ دەبوو هەری داویژی دە سێ ڕۆژێن بۆریدا لە پارێزگا حەسەکە ڕۆژاوای کوردستانێ کۆمێک عەشیران کۆن ڤەدابوون و لە دژی کوردان یعنی گەلێک گوتنێن باڵکێژی گوتن و ئەم پرانیە خەڵکی ڤر عەرەبن دەبێ پارێزگار عەرەب بێ دەبێ مافی عەرەبان بێ دەستە سەرکردن لە ڕۆژاوای کوردستانی تەویک و پارێزگا حەسەکێ پارێزگەیەکە بە مناقشەیەژی هینا لەسەر بێ پرانیە ئاکنجیên wî عەرەبن لێ ئەڤە پێشاتên هەری داوی بوون vêca لەگەل موانەژی gelek عەرەب و tev lê vê kon bûn li dijî Kurdan gelek عەرەبê din jî tev lê vê konê nebûn û li kêleka Kurdan sekirin vêca ji bo nîqaş û gengişeya zêdetir ya vê babetê hem bi giştî meseleya tevlîhevî û girjî û aloziya navbera eşîrên û hozên Ereb û Kurdan li Rojavaya Kurdistanê û Sûriyê û pêve girêdayî pêvajoya aştî û civaka demokratîk li Bakurê Kurdistan û Tirkiye em nîqaşê zêdetir bikin dû mêvanê min heye zor berez Havjîn Şehîd Fexreddîn Havjîn Xan li gel min e çavdêrê siyasî Havjîn Xan zor zor bi xêr hatî û her wekî din berez Ekrem Mehşûş şêwirmendê giştiya eşîra Ciburî li Sûriyê kekê Ekrem destpêkê têm gel Şêx Ekrem hemî temaşakerên me bi taybetî wek Kurtsat News gelekî muqabileyê me ya jî danûstandinê me çêbûye Şêx Ekrem yek ji wan şêxên Ereban e ku yê ji eşîra Ciburî ku bi rastî bi helwestê xwe nîştimanî bi helwestê xwe biratiya gelan gelek tê naskirin ji ber ku tevî ku Ereb e wek camerêkî li kêleka Kurdan sekiniye û bi helwestê xwe nazenîn li hemberî Kurdan tê naskirin vêca niha jî em diçin Hesekê li gel Şêx Ekrem Şêx Ekrem silav û rêz spas ji bo vê derfetê hêvîdarim ku rojşawa baş be Êvar baş ji we re ji hemû guhdara be gelek spas Şêx Ekrem niha sê rojan kon hate vedan yên gelek eşîrên Ereb destpêkêm dixwazin ji we bibîsin sedema ev kon vedanên Ereban yê li dijî Kurdan hûn ji bo çi yekî vedgerîn û kîjan eşîrê tev lê wan kona bibûn Belê dîs êvar baş ji we re ji hemû guhdara be براستی اوی کۆم بوونه براستی بناوی عشایرە لاکن عشایرە نامەسلینن عشایر دۆر ده عشیر دۆر ملیۆن و نیڤەک 2 ملیۆن هەنێ ئێ دەرکەتنە تەفدێ پێنجی سەد حەبی دخوازن تەڤلەڤیکی بکەن دخوازن خۆستناوانن جەم دەوڵەتا خەمگین هەیە ئیجا دخوازن مەرسەلێ انه جيكيش خرد خوازن خوستنا كوان الجم دولتي فانا تابعي دولتا سوري فانا اشخر سيكون فقرتن براستي في ايفاري طبعا هر سيكون رابون تشكي وانما مسؤولي دولتي هاتن بوان رونشتن بوار النقاش كرن يعني فانا خستنا كوان منصبك وان مصلحة كوان براستي نجبو ملت إيجاب بحجتا قصدي وبحجتا خسري خستن
اشكالك تشي طبعا فانا بالاساس قريدان تركيا يعني برا امي فكري جهبر بيجن ديتن مجال تني ديتن ملات بقش بهفري الهريمامة الجزيرة الحسكة وقام شلو ديتن عرب وكرد وفلا وقش بهفري الساكن يعني تشتيش خورد كرن ايمال فر كسج ما نحركي براستي ام موقفي خب هفر الناس دكن ام زانن مشكريه لكن ايوان مرسلاوان فالاي خست تشتكي دولته دخستن بسرو كوماري سوري خستناوان جهي اجا كرن حجتك انه والله مجبو دبي دولتا سوري سر حمي عرضي سوري طيب كا بري حفتيك بري افكون فقرن تشيك دركتن ملتي ودركتن اجبرتشينا يعني جنيزه باقاوان قصوري عفو بك ايرو تهاتي والله ام قبولناك كاتي شبك ام مسؤوليات دولتي ناخذ سري مسؤوليه لجناء اندماج الشامي قب عسكري خنكا قب ملتي خنكا اف تشكيدني دني عشاير نابشونا دولتي نابشونا لشكري نابشونا أسايش نابشونا مسؤولي نابشونا محافظ يعني بنر اف دسيروش يعني محافظة ما شو سريكانية يجبو ملت فقر يجبو مرسلا آفي اف شش حف سالة ما بي آفن محافظ شو يدري دركت المحافظ نابو ورفي دري كا دولت اف كاري دولت اف مسؤولية دولت بعربي دبي دولت دبي تحمل مسؤولية خبك بيان نمر سلامي نأي شيء مي ما كملت ام بهفرن او اولاد كد اف برنامج تقو بتني آلي كرداد كنا ازنا آلي كرداد كمز آلي خذكم كرد من واز كردامه مرسلا انه امنت الهبك النابن ام قش ملتك ايرو دوزدا سيزدا سالمي ما تشري عولي جيش الحر وتالي وحيام جهان نصرة وحيام جهان داعش وحيام جهان ريجيمي ام بهفرني اجا انكا مرسلا وك صافي بو ديتن دولة وخسري دولة وقصد جهاشتن ري باش ري نيزيق ري استقراري دخوازن بلبلاكي باشا شيخ اكرم ام كرم او كسين كتو بحث كينات بيجي هجماري وان نزيديجي يعني بنيرينا وبقاسي كو هون زانبن غور زانياريين و چی کسی وان دحف دداج بويكو افتب لي هذي والوزي وقيراني تشيبكن دولت وان دحف ددا انغو اجنداي كدن لبشتوانا والله اشتري براستي بيجم دستي دولتي دهي لانه فانا دولتين بي دولت نكارم بكن امي فكري اجهبر بيجن از بيجم خواني دستي دولت تدهي قفاتي تنبيا قرارك بدا قرارك وقبه لشكري قرارك قوة أمن داخلي بقوطا شما دركتنا يعني دهرن نبوار نقاش دكن خواني تنسيق أورتاوا دهية أم فناشيرن أيضا دستي دولتي دخوازي دولتا تركي دستويتي دهية هناك يعني إيرو دسيرو شيخك عشير خواني كري تنين نافوان داي يعني قش افيش تركي هاتن وش اوروبا هاتن خستني واني خاص هن ايجا هاتن مرسلا انه ام دولتي دخوازن ام دولتين ولازم قصد نمين ولازم كرد نمين ولازم وانا خستنا خاص هاي دخوازن مرسلا كردا وقبوية حجات ما فكري بيجن ام دستي خراب تدهنه حما اليها اشتركاها وج دولتي هي وج نساغي عربه هي وج نساغي كرداجي هي برا هكا كان مثقفي كرد الشامين والله قلت نيوان يعني براستي مرجوا فديدك تطبيقي نكردن ازكى عرب از فديدكم افقوتن بيجم سر كردا غني كردا هوقا شركرنا هوقا شهيد دانه تي اكا ور بشتي شر
دور ده 13 ساله تور بي والله كحق وانتني قال رئيسي سوري حق كردا داي قال مرسومك نافي رقم 16 جبو كردا داي لو تو كرد والشامي شيخ اكرم تهمبري كردا سكنه لمحافظة حسكي يعني لباريزقا حسكي نهار رجيا عربان جي كردان زيادة ترى هون وقر شاورمندكي عشيرة يا جبوريا بقشتي لسوريا نها محافظ انجي باريزقار كرده بنيرينا وأفا الظلم نينا لعربان هاتيه كرن كو باريزقاريكي كرد هاتيه هالبجارتن يعني هون فينا وكا ظلميكي وكا تشتيكي نحقيكي لهمبر عربان نابينن نا ابدا بالعكس محافظ وراست كردي بس انسان كي مثقفه انسان كي خدي وجدانه براي هيجا قافا ايرو ام بيجن هر مسؤولكي كرد بي لازم الي كردا بسكن مسؤول كي عرب الي عرب ابنبو دولت ابو وك تشتك وك عصابي بيا انسانيه اقل شوك نيرينا نيزيك واد بيجي ام محافظ ام زودوي ناس دكن انسان كي مثقفه انسان كي مهندسه انسان كي وقبي او كردا او عرب بهفر عيشينه حيا انكا بالعكس حيا انكا بلكي شكردار ناشغل وقت عربار شغلي مرا وجدان بيجي فانا يعني ايه بيجي انه اب محافظ انه كرد حقي عربه دخلنا يا اخينا برا وجدان تيها محافظ كاري وسراسته ومحافظ ايرو بقرارات دولتي كاردك نب قرارة خسريه ونب قرارة عربه ونب قرارة كرده تشيجي شاميتي قرارتي او جي دشين الشامي قرار يجبو مصلحته حم بيكاتي يعني فيا ازنابين بسجريك براستي لكن ان ساغن وهناك براستي ام الجماعه كنا كونا شيكرنا براستي وانا شتنه برا واقعيش هفر بيجن لانه كمواطني سوري وتدبينه بناخذ تدبينه وضع دمشي اندماج دمشي وكار دكن وبهفر التنسيق دكن هرو وقبي مسؤولي داني مديرين منطقه مديرين ناحيه عينه عندن مشكله عرب وكرده تور ايرو بي والله كسي كردا شغلين وبالعكس كي عربي دهر فان سازياد بيني معامله اي كرداج اي عربه براستي يجبو عربه تشيتر يعني عربي ما شيخ اكرم خوازم برسا مسألة خدمي بكم لباريزقا حسكي يعني هون وكا عربان روشاوية خدمي لباريزقا حسكي بتايبتي هم در ريفابريا خوسرده هو ام نهاجي يعني بقشتي روشا خدمي لبو عربان تشاوية يعني روشا خدمة گزارية براي هيجا ايرو جيكي خاص جبو عربات النية بلدك يجبو عربات النية يجبو كردات النية قش بهفرنا يعني اف مرسلة ظلميلي هي ثاني شي مرسلة خدمت براستي كيماني هي الحمدرة الشي قنداش الشي بلدات كيماني هي ام شردكن وخدمت جمتي خوستن فيا براستي ام نكارن يعني بقن خدمت ايرو براستي كيماني هي سرقشها هي نبس سر عرباي وسر كردا خدمت يعني عالم بهيفيني مرسلة اف محروقات بشكاكي سفك بكرة مرسلة نان مرسلة مازوت مرسلة يعني فانا نتشتكن قافان بهفر التفاهم فانا نتشتك ثاني شيء افقر نقرا خسريه خدمتنا ايه خسريه انكابو خدمت ايه دولتي قرار ذاتينا دولتي وقش بهفر خسريه ودولتي بهفر كاردكن بريار نما خسريه اف قرار دركت تشتكي بون ايه مازوت ايه غيري ويه افياش دولتي دركت افنش خسريه قافا امور بدستي خسريه بو هر تشت ارزان بو ام نابن ارزان خيو باش بو اما بس قافا دولت هاد دستي خص تحمسها زيا قرار جمهورية ابو هاكر نابي ايرو شارده محافظه هر محافظه سعرك
نا بأف قرارك دولته أبقى كيماسي هي كيماسي دولته نل خسرية وخسرية هكا أمبون يك أم نما بين خسري وبين دولة أم بين دولتا سوري برا عالم زان إنه إيه بري نافي خسرية بيت خسري فقط إنه بفا انفصال نا أم قش سوري أم دخوازن سوري إيش عربة إيرو قرار إيه دولتي بله دولات او قرار او خدمات چی دکه معامله سازیا ناز دکه اف چی لازم به دشینج دولت موافقه دولت ته نه نش جمعيه نش خسريه نش آلي كرداية يعني برا وجداني دوان اشتغل ياد هبه والله خدمت قندي كردا شد قندي عربا شناك نا يا اخي نا باش ابدا افتش تنيه باش خدمت بالاساس قش قيمه خدمت بالاساس قش قيمه الحم بلدا الجي اي كرد لي برنجي خدمت قيمه يا بله باشا شيخ اكرم دو پرسا من مایا پرسا من یا خوازم هر دو بافرا گریب دم یک مسئله اندیماج انتگراسیونی هون به گشتی چاود بینن و چاوب ریوه دچه و بنیرین آوا ریگه چاره چیش بوی کو مافی کردانجی ده مسئله اندیماج دا بیت پاراستن جبر کو کردان بسالان لسوریه لهمبر داعش شر کرنا شهید دانا و نتویکی هری سرکینه لسوریه هون به گشتی وینا چاوا دبینن و دوی چاوا بریوه بچی بله برای هجا تو حمق هدارا براستي مرسلا اندماج عولي كأهلي هريمي أم جي نرازي بون ما قوم اندماج ناخوازن اندماج يعني وق كاريمة تشتي مكري وأف شهيدي مدانين كعرب وككرد وتالي أمي بدن دستي دولتي بخدي أم جي أفتشت أم جي نرازي بون لكن مدديت دولات وحمد دولتيش درفي جكات المرسلة انه دخوستن انه بلكي خرابي جمبه جبو ديس شرق مزن يا ديس اي نب كيفا هريماما ببن براستي مديت نا اريا باش اريا راست امي بهفر كار بكن محافظ عيناندن محافظ شو جم سروك كوماري سوري اتفاق تشيبو وفدك شاندن وزير شاندن وزير سوري قش شاندن جبو كار مدي اندماج نخرابه مدي اندماج جبو مصلحة قشاي كرد وعرب وحمي بيكاتي موجودة مدي اندماج يعني مصلحة مد اندماج ام كسورينه براستي مديت ام قوتني خوي بري ام بوشمان بون مقو اندماج باش براقه هكا افشت يكون بذكرن شيء كرن ديتن انه اندماج نص صالحواني اندماج صالحي من سوري اجا خرابي ذكن اندماج باشا براستي مرسلا بسكريكا اندماج انه هيدي دمشي نبزو دمشي وتزاني من الديم عجلي ديم دخوازب شفروك كاري وخلاص به مرسلا اندماج انكا الي لشكري اندماجك باش بويه الي قوائم من داخلي واصايشي باش بويه آلي سازيا آلي محكمة حما آلي خدمات آلي اقتصاد وهيدي تشي دبي يعني جبر أدبيم دسيم هيدن آلي مدرسة مكتبة وهيدي تشي دبي براستي مصلحة سوري باندماج برباشا آنكا إجا أو بهف كتن وكأف تشتيوان ومسؤولية شامي وزير أو بهف كتن انه اندماج نباش بري ما تقول نباش انك اود بين نباش شما لانه مديت اندماج مصلحه ما قشاي وتشتي انك دمشي سروي سكنه مسؤوليه سوريتين وزير سوري محافظتين قش سركار دكن هيدي شدبه يعني دم هيدن سيم هيدن كار اي باش بمشي باشا قلق سباس شيخ اكرم محشوش شيورمندي عشيره جبوري للسوريه لحسكيا روجافايا كردستان اللي قال مبوي قلق سباس وسركفتن جبوات خوازم سباس جوار وش حمقو هدارا هر بجي مالي افا بله ام لقال ميواني خوي الاستديو بردام بين هاوجين خان وقوتنا كاك اكرم جي بيهيست وتايبتينها للروجافايا كردستاني افسي روش كون هاتبون ودان قالك قوتن هناكو عرب لدجي كردان بروجي ابراتيا قالان بنكت لأمن هاد بينن شيخ أكرم بخو يجي عشيرين مازن يا عربانا
پشتوانیا کوردان دکن بگشتی هون وینا چاودن الخینین یعنی چه مترسین لپیش ڕۆژێدا لە پێشیە کوردان هەیە لە ڕۆژاوای کوردستانی ئێوارەی ئێوە بینەران باش سەری ڕێز و نەوازش بۆ تاوی شەیدانی گەلەکەمان سڵاو لە زیندانیانی سیاسی گەلی کورد لە تاوی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتر لە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ئەوەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان یاخۆت ئەوەی دەڵێن کە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕوودەدات ئەوەی کە جێگای دڵخۆشیەوە دەبینین سەرۆک عشیرەتێکی عەرەب ئێستا نزیکەی 20 خولەک زیاترە بە زمانی کوردی ئاخافتن دەکا و قسە دەکا و باوەڕی بەوە هەیە کە کورد نەتەوەیەکی دێرینی میزۆپۆتامیا و شامە و دەبێ بە مافەڕەواکانی خۆی بگا ئەمە ئەو ڕاستیە دەسەلمێنێک کە کورد لە مێژ ساڵە دەیەوێت ئەم برایەتی گەلانە بە دنیا بناسێنێ و خۆسەری دیموکراتیکیش دەتوانم بڵێم یەکێک بوو لەو ئەزمونە زۆر باشانەی کە دەیتوانی گەشە بکە و بتوانێت بگا بەوەی کە ئامانجەکانی بەدی بهێنێ بەڵام ئەوەی کە لە ئێستادا دەگوزارێ بەڕاستی دۆخێکی ناسەقامگیر ئالۆزیە کە حەسەکە و تەواوی ڕۆژئاوای کوردستان دەتوانم بڵێم پێیدا تێدەپەڕێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کارکتەرە سەرەکیەی کە تورکیای ڕۆڵێکی کاریگەر لە ناوچەکەدا دەگێڕێت دەبینین هەر لە سەرەتای هاتنی داعش و لە بینبردنی ژێرخانی ئابووری خۆسەری دیموکراتیک لە ڕۆژئاوای سووریا دەبینین تورکیا کاریگەریەکی گەورە دەکات لەو سنوورەدا بە ناوی پاراستنی ئاسایشی سنوورەکانی خۆیەوە کە تێیدا دەتوانم بڵێم بەداخەوە گۆڕانکاریێکی گەورە لە دێمۆگرافیای ئەفرین و لە دیموگرافیای ناوچە کوردنشینەکان بە گشتی هاتۆتە ئاراوە دەتوانم بڵێم ئەم پرۆسەی بە ئاڵۆزکردنە یاخود تێکدانی نێوان تەبایی گەلان لە ناوچەکەدا و بەتایبەتتر پرۆسەی تعریبکردن مێژوویەکی دێرینی هەیە دەتوانین بڵێن مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ پێش حافظ ئەسەدی سەرۆکی سووریا لە سەروبەندی 1960ەکانەوە دەست پێ دەکات تا دەگاتە ڕۆژگاری ئەمڕۆمان و کە تورکیا ڕۆڵێکی کاریگەری تێدا دەگێڕە لە بە تعریبکردنی ئەو ناوچانەدا دیارە دەزانین لە 1963 سەرژمێری حەسەکە زیاتر لە 120,000 کورد لەو سەرژمێریە بێبەشکران دواتر لە 1970 پرۆژەی حیزامی عەرەبی دروست بوو کە ئەمە تێدا بۆ خۆی گۆڕانکاریەکی گەورەی دیمۆگرافیا و ناوچەی لە ناوچەکەدا بەدی دەهێنا لە سایەی حکوومەتی بەعسی سووری ئەو کاتەوە دواتر دەتوانم بڵێم لە دوای 1990 لە دوای دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان هەنگاوێک قۆناغێکی تر لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕی لە ڕۆژئاوای کوردستان دەست پێ دەکات کە تێیدا بناغەیەک دادەنرێت بۆ خۆسەری دیموکراتی تەبایی گەلان کە تێیدا خۆسەری دیموکراتیکەکان دێتە بەرهەم دوجار دروستکردنی داعش و ئەو کاریگەریەی کە لەسەر ناوچەکە دروستی کرد و ئەو شەڕ و پێکدادانانەی کە ڕوویدا ئەم برایەتی گەلانەی لەبین برد بەڕاستیەکەی دوجار هاتنی ئەحمەد شەرع و کردنی لە جۆلانیەوە کردنی بە سەرۆکی سووریا ئەمەش جارێکی تر بۆ خۆی دەتوانم بڵێم هۆزە عەرەبیەکان بە تایبەتی ئەوانەی کە بەڕاستی ئێمە بمانێ و نەمانێ زۆرێک لە هۆزە عەرەبیەکان لە مێژووی خۆیانەوە دەتوانم بڵێم ئەگەر شارستانێتی 200 ساڵ پێش ئێستا بخوێنینەوە دەزانین ئەم هۆزانە لەسەر غەنیمەت و بەربەرەیی و هەندێکیان ئاڵۆزیەکان بە دەرفەت دەزانن بۆ ئەوەی دەستکەوتی غەنیمەتی خۆیان بەدەست بهێنن جارێکی تر ئەمانە دەتوانم بڵێم زیاتر لەژێر وەکو گروپی پرۆکسی کار دەکەن و لەژێر کاریگەری وڵاتانی ئیقلیمی و جیهانی داندواتر بۆ ئەوەی ناوچەکە ئەو سەقامگیری کە بە هۆکاری خۆسەریەکانەوە بەرهەم هاتبوو لە بینی بەرن لە ناوی بەرن و تێکی بدەن و ئەمەش دەتوانم بڵێم گرێدراوی ئەو دۆزەی کووردە کە دەتوانم بڵێم پرۆسەی ئاشتیکە لە 1990ەوە تا ئەمڕۆ سەرپێ نەخراوە لە تورکیا هۆکاری ئاڵۆزیەکان جارێکی تر کە دەپەڕێتەوە بۆ سنووری ڕۆژئاوای کوردستان و ئەو سنوورەی کە تورکیا بە ناوچەی پاراستنی ئاسایشی خۆی و دوورخستنەوەی تیرۆر ناوزەدی دەکات جارێکی تر هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی گۆڕانکاری دیموگرافیا و ئاڵۆزی لە ناوچەکەدا بهێنێتە ئاراوە وەک ئەوەی کە دەبینین بەداخەوە هەرچەندە ناتوانین بڵین 100% پرۆسەکە سیستەماتیکە لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە دەچێت بەڵام دوجار ئەوە هەیمەنەی تورکیا وڵاتانی ئیقلیمیە لە ناوچەکەدا کە هەوڵ دەدەن دیمۆگرافیای ناوچەکە تێک بدەن ئەگەر بۆ بەڵگەکانیش زیاتر بگەڕێنەوە برهانی ئەم قسەیەمان بکەین داگیرکاریەکان لە عەفرین و نەگەڕاندنەوەی ئەو ئاوارانەی کە بۆ سەر زێدی خۆیان کە لە عەفرین ماڵ و مڵک و سامان و زەوی و خاکیان لێ
داگیر کرابوو و سستی ئەم پرۆسەیە هەرچەندە دەتوانم بڵم تا ئێستا 2 بۆ 3 کاروانی ئەم ئاوارانە گەڕێنراونەتەوە بۆ عفرین بەڵام دوجار عەرەبێکی زۆر هاوردەی ئەم ناوچانە کراوە و دوجار دەتوانم بڵم ئەو پرسیارەی کە جەنابەت هەڵێنجێنیت لەوەی کەوا حەسەکە زۆرینە عەرەبن هۆکارەکەی ئەو گۆڕێنی دیموگرافیا و یەک لە دوای یەک و پەیتا پەیتاکردنی هێنانی عەرەبە هاوردانن بۆ ناوچەکە دوجار من دەتوانم بڵم سەرۆک عشیرەتێکی گەورەی وەکو عشیرەتی جبوری لەگەڵ ئەوەدایەکەوە بە تەبایی لەگەڵ گەلانی ناوچەکە و بەتایبەتتر کورد مافی ڕەوای خۆیەتی کە لەسەر زێدی و خاکی خۆی پاراستنی کللتور و خاک و نیشتیمانەکەی خۆی بۆ فراهەم بکرێت دەتوانین بڵێن لە مێژووی 50 ساڵی ڕابردوودا کە تێیدا کورد لە ناسنامەی خۆی بێبەری کرابوو ئێستا وردە وردە هەنگاو بەرەو ئەوە دەنێت کە تێیدا مافەکانی خۆی بەدەست بهێنێتەوە بۆی کەوا ئیتر کورد دەتوانم بڵم لە پرۆسەی ئازادی بەرەنگاربوونەوەی تیرۆردا ڕۆژئاوای کوردستان بوو بە سمبلی بەرخودانیەکان بۆ تەواوی مرۆڤایەتی و جیهان و بوو بە دیفاکتۆیەک بۆ ئەمری واقع لەسەر تەواوی جیهان بەوەی کەوا کورد لە سووریا دابوونی هەیە و بۆ مافەکانی خۆیان تێدەکۆشن و دەیانەوێت بە زمانی دایک بخوێنن و دەیانەوێت کللتوری خۆیان کە لە میزۆپۆتامیای دوورەوە تا ئێستاکەنە لەسەر ئەو خاکە پارێزگاری لێ دەکەن و لەسەری دەزانین چەندین جینۆساید بەڕێوە براوە بەڵام تا ئێستا ئەم کللتور و شوناسە هەرماوە و هەر گەشە دەکا و ئەمە مافێکی ڕەوای گەلی کووردە و دەبینین لە ئینتیگراسیۆنەکانی شواتە تێکەڵبوون و ئیندیماجبوونەوەی حکوومەت جارێکی تر بە بڕیارێکیش بێ دان بۆ دانراوە کە کورد لە ناوچەکەدا هەیە و پێویستە بە زمانی دایک بخوێنێت و کللتور و فەرهەنگی خۆی بپارێزێ هەرچەندە دەتوانم بڵم ڕاستە ئاڵۆزیەکان زۆر دەبن لە هەمبەری پرۆسی ئاشتی و هەنگاوەکانی ئاشتیش هۆکارێکە بۆ ئەوە بەڵام دوجار دەتوانم بڵم دروستکردنی ئاشتەوایی و ڕێگە خۆشکردن بۆ ئاسایشی نیشتیمانی لە ڕۆژئاوای کوردستاندا جارێکی تر کاریگەری دەکاتەوە لەسەر سەرپێخستنی پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان و لە داهاتووی نوێی گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا بەو گۆڕانکاریە دیموگرافیایی کە هۆکارێکی تر هۆکاری وزەیە کە تێیدا سنوورەکان جارێکی تردا دەڕێژرێتەوە دەبینین کوردیش لەناو ئەم هاوکێشەدا جارێکی تر دەکەوێتە بەر ئەو داڕشتنەوەی سنوورە. باشە هاوژین خانوە بەحسا ئەف بەردەوامیە پێواژۆی ئینتگراسیۆنێکی و تێخ و ینی کورد ڕۆڵێکی سەرەکی هەنە دە ناوچەیەدا و مافی خۆ هەیەک و پرۆسەی ئازادیەدا ڕۆڵێکە مەزم ببینیم نەها ئەف پێواژوەیەک و نەها لە ڕۆژاوای کوردستانی هەیە بنێرینەوە پێواژوەیەکە سەرکەفتیە ئانگو پێواژەیەکە بنکەفتیە ژبەرک و هەیئەتا دەوڵەتێ تێ و دخوازن تێکەلبوونە ڕێڤەبەریا خۆسەر نەمینێ هێزن سووریا دموکراتیک نەمینە هەنێک کات بێژن ینی ئەvە دەرفەتێکی مەزم بوو و کوردان بکاربن خۆشە سووریا بەقەتینن خۆسەریا خۆ ئیلام بکەن لێ گەلێکی دن بێژن نا دروستە دوێ کورد لە سووریا باوڕا لەگەڵ عەرەبان لەگەڵ نەتەوەین پێکاتێن دن باوڕا سووریەک ئاوا بکەن بنێرینەوە ئەپ پێواژ و پێواژوەیەکە سەرکەفتیە ئانگوس پێواژوەیەکە کوژ بنکەفتنی ڕاوەکریە ئێمە پێم وایە ئەم دوو چەمکەمان تێپەڕاندووە چەمکی دۆڕان و سەرکەوتن چونکە دوجار ڕاستە ئێمە لە بەرەیەکی شەڕی گەورەی داعشدا بووین دوجار لە بەرەی شەڕی مانەوەی کللتور و فەرهەنگدا بووین دواتر لە بەرەی مانەوەی خۆسەریەکاندا بووین دەتوانم بڵێم تەواوی پارچەکانی کوردستان هاوکار و هەماهەنگ بوون بۆ ئەوەی ئەم دۆزەی کورد لە ڕۆژئاوای کوردستان سەرکەوتوو بێ و سەرکەوتنی گەورەشی بەدەستێناوە چونکە دوجار ئێمە دەبینین خانمێکی کورد بەشدارە لە پەرلەمانی سووریا لە کاتێکدا زیاتر لە دەتوانم بڵم نیو سەدە زیاتر و بۆ 6 ساڵ دەبێ کە شوناسی کوردی لە سووریادا قەدەغەیە بوونی نییە و دەسڕێتەوە جینۆسای دەکرێ و لە شەڕ و پێکدادانێکی بەردەوام و درێژخایاندایە دواتر ئەمە دەستکەوتێکی گەورەیەکەوە خانمێکی کورد وەک ئەندام پەرلەمانی کورد سەر بە نەتەوەی کورد لە پەرلەمانی سووریادا بەشداری دەکات و دوجار تۆ بەڕاستی حەسەکە ئێستا محافظی پارێزگار لە حەسەکە کووردە وەوەی کە جەنابەت پرسیار دەکەیت ئەمە مافی کووردە لە کاتێکا کورد کەمینەیە ڕاستە بەهۆی دیمۆگرافیاوە بەهۆی ئەو شەڕە زۆرانەی کە کورد ڕوبەڕووی بۆتەوە کورد بە ژمارە لەوانەیە لە ئێستادا ئەگەر سەرژمێری بکرێت کەمینە بێت چونکە دوجار کورد بەهۆی شەڕەکانەوە پەنابەر بووە لە زێدی خۆی دەرکراوە جینۆساید کراوە شەڕی داعش زیاتر لە 15,000 گەنجی ئێمە بە کچوو بە کوڕەوە شەهید بووە ئەوەی کە جێگەی تێڕامانە لەو ئیندیماجەیە بەڕاستیەکەی من دەتوانم بڵێم
بابەتی یەپەژەیە کە زۆر بابەتێکی گرنگە بۆ هێزی ژنان کە دەرفەتێک بدۆزرێتەوە یاخود ڕێگەجارێک بدۆزرێتەوە بۆی کە بتوانرێت بە شێوازێکی سەرکەوتوانەتر ئیندیماجی هێزی ئاسایشی نیشتیمانی بێ. دوجار بابەتەکە بابەتێکی تەنها ئەوە نییە خۆسەر خۆی بڕیار دەداتەوە بە خۆسەری بمێنێتەوە یاخود تێکەڵی سووریا ببێ، ئەمە بابەتێکی ئیقلیمیە و بابەتێکی نێودەوڵەتیشە، چونکە دوجار ئەگەر ڕۆژئاوای کوردستان داوای جیاببوونەوە دەکات لە سووریا بە هەمان شێوە کاتی ڕێفراندەم باشووری کوردستان لە عێراق، دوجار باکووری کوردستان لە تورکیا و ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران کە چوار دەوڵەتی ئیقلیمین هەمیشە ئەگەر ناکۆکیشیان هەبوو بێ بەڵام بەرامبەر بە مژاری کورد و بە نەدانی مافەکانی کورد تەبابوون یەکگرتوو بن بە ناوی بە هەر ناوێکی ترەوە کە ناوزەری دەکەی بە ناوی تیرۆرەوە، بە ناوی پاراستنی ئاسایشی نەتەوەی، بە ناوی پاراستنی ئاسایشی سنوورەکانەوە، بە هەر نازناوێکی تر کە هاتوونەتە مەیدان یەکگرتوو بوون بەرامبەر بەوەی کەوا کورد نەتوانێت کە خۆسەری خۆبەڕێوەبەری دروست بکە، بەوەی کەوا کورد نەتوانێت لە ڕێفراندۆمێکدا کە لە سایەنەوە 5 زیاتری خەڵک دەنگی بە بەڵێ داوە سربەخۆی بە کورد بدا. ئەمە جگە لەوەی بابەتێکی ئیقلیمیە بابەتێکی جیهانیشە، یانی ئەگەر کورد داوای جابوونەوە ئەکاو ئەوێت لە دەرگای نێودەوڵەتی باو ببێ بە ستەیتێکی نوێ لە دنیای تازەدا، هەرچەندە بۆ خۆی لە دوای شەڕی داعشەوە ئەمە ببوو بە دیفاکتۆ، کورد ئێستا بۆ خۆی لە واقعی جیهانیدا لە تەواوی مژارە سیاسیەکاندا بوونی هەیە، بەڵام دوجار وەکو دەوڵەتێک کە دان پێدانراو بێ لەلایەن وڵاتانی نێودەوڵەتیەوە دەتوانم بڵم ئەم مژارە ئەچێتەوە بۆ لای ڕەشا و ئۆکراینە کە ئەمانیش هەمان کێشیان هەیە، دەچێتەوە بۆ ژاپۆن و تایوان کە ئەمەش هەمان کێشەیە، دەچێتەوە بۆ کەنەدا و ئەمریکا ئەمەش کێشەیەکی ترە، کەواتە کاتێکە وڵاتێکی زلهێز جیهانی لە ناوچەکەدا پشتگیری ئەم دۆزە ناکات، چونکە ئەم دۆزە کێشەی جیهانی تری هەیە، چەندین وڵاتی ترمان هەیە کە بە هەمان شێوە وەکو کورد دەچێتەوە بینیمان ئەوەی کە بەرشەلۆنە لە هەمان کاتی ڕێفراندەمی کوردستان داوای سربەخۆیی ئەکرد چی بەسەر هات بەڕاستێکی، یعنی بابەتێکی جالەوەی بابەتێکی ئیقلیمیە بابەتێکی جیهانیشە نێودەوڵەتیە. ئێستا بەڕاستێکی وای لێ هاتووە سنوورەکان وادا ڕێژراوەتەوە ئەستەمە تۆ لە دەرگای سیستەمی نێودەوڵەتی بیت و داوای دەوڵەتێکی تازە بکەی کە دابمەزرێ، بەڵام دوجار کورچی ئەکا بەرامبەر بەوەی کە ئەم مافەی لێ زەوت کراوە بەوەی کە چوار پارچە کراوە پێویستە لە هەر وڵاتێک لە وڵاتانەی کە تێیدا داگیر کراوە داوای ئەوە بکاکەوە بەشدار بێ لە سیاست، بەشدار بێ لە ئەوەی کە بەشداری پرۆسەی سیاسی بێ، ئەوەی کە ئێستا پێی ئەوترێ ئیندیماج و فیدراڵی کۆنفیدراڵیەکان بەڕێوە بچێت و تێدا سیستەمی خۆسەر و دەزانین دەوڵەت نەتەوە شکستی هێناوە، دەوڵەتی فارس، دەوڵەتی تورک، دەوڵەتی عەرەب ئەمانە ئیتر مۆدێلیان نەماوە، ناچارە بەوەی کەوا کورد بەشدار بێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە بەوەی بگاتە دەسەڵات. جێگەی خۆشحاڵیە کە ئەمڕۆ یەکێک لە گرنگترین هەواڵ و مژارەکان ئەوەیە کە دەم پارتی وەکو پارتێکی سیاسی لە پەرلەمانی تورکیا دەبێتە دووەم پارتی سیاسی کە زۆرترین کورسی پەرلەمانی هەیە، کە دەتوانم بڵم ئێستا هەرچەندە ڕاستە لە دۆخێکی ئاڵۆزین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەبینین موشکبارانی ناوچەکانی تر دەکرێت، بۆ نمونە ئێران و ئەمریکا لە شەڕدان بە هەمان شێوە ئیسرائیل و گروپە پرۆکسی بۆ وەکیلەکانی ناوچەکە بە هەمان شێوە لە شەڕێکی درێژخایەنی دەتوانم بڵێم ئیستیسمارکراودان، بەڵام دوجار کورد پێویستە هەنگاوێک استراتیژیەک و سیستەمێکی هەبێت کە تێیدا تەواوی دەتوانم بڵێم پارتە سیاسیەکان لە کۆنگرەیەکی نەتەوەیی نیشتیمانیدا کۆبێتەوە بەوەی ئەو مژارانەی کە پەیوەستە بە کوردەوە بتوانێت تێپەڕێنێت. ئێمە لە ڕۆژئاوا پشتیوانیەکی زۆر باشمان کرد کاتێک داگیرکاریەکان دەستی پێکرد بۆ شێخ مەقسوود و دوجار بۆ ناوچەکانی تر، هەرچەندە دەزانین شەهیدێکی زۆری بەناڕەوا درا لەم ئاڵۆزیانەدا، بەڵام دوجار ئەوە سەرکەوتنە بۆ گەلی کورکە ئەحمەد شەرع بۆ خۆی و ئەمریکا بە نێوەندگیری ئەمریکا تێدا کوردان دەبرێنە پێشەوە و تێدا بڕیار بۆ کوردان دەدرێ و تێدا کوردەکان دەکرێنە بەشدار لە پرۆسەی سیاسیدا. من دەتوانم بڵێم ڕەوانشاد مامجەلال ئەم دۆزەی هەتا ئەمڕۆشی شرۆڤە کردو بۆ ئێمە کە کورد ناتوانێت لە پاکێجێکی گەورەی نیشتیمانیدا داوای ستەیتێکی
وڵاتێکی نوێ بکە بەوەی کە وڵاتێکی جیاواز بۆ خۆی دروست بکاکەوەی پێی دەڵێن کوردستانی گەورە و هەمومان کۆکین لەسەر ئەوەی کە پێویستە ئەم مافە بەدەست بێ بەڵام دوجار کە ئەم مافە لە ڕووی ئیقلیمی و جیهانیەوە دەبێتە ئەستەم و ئالنگاریەکی گەورەیە پێویستە کورد لەو وڵاتانەی کە تێیدا دەتوانم بڵێم داگیر کراوە جارێکی تر بەشدار بێتەوە لە پرۆسی سیاسی و بە ڕێگای دیبلۆماسی و یاسایی و سیاسی بتوانێت مافەکانی خۆی بەدەست بهێنێ کە بریتی لە مافی بەشداریکردن لە سیاست و بریتە لە مافی پێی دەڵێن کللتور و فەرهەنگی خۆی تێدا بپارێزێت. بەێ باش هاوژین خان ئەم بینە سەر مژارە هەری گرنگ باکووری کوردستان و تورکیە زێدەی ساڵێکە پێواژۆیە ئاشتی هەیە هەرچەند بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێژێ پێواژۆیە ئاشتی و جیواکە دموکراتیک لێ تورکیە بتایبەتی ئاکەپەت بێژن پێواژۆیە تورکیا بێتەرۆر زاتەن دوور و درێژ لەسەر سەدەما ئەڤ ناو ئەم ئاخەوی بوون لێ بنێری ناوەنەها ئە پێواژۆ چاوەڕێ دەچێت دڤیا بوو چەند مەهبەرێ یاسایە چارچۆڤە دەربکێتە لێ هینا دەرنەکەت هەری داوی بەرپرسێن حکوومەتێت بێژن هەفتەیەک بەریا بەتڵانە و پشوویە پارلەمانتوێ دێ دەرکەوێت هەڵسەنگاندنەوە ji بۆ گشتی چارچۆڤەیە پێواژۆی ئاشتی لە باکووری کوردستانی چاوە. بەڵێ دیارە کورد هەنگاوەکانی بەرەو پرۆسی ئاشتی زۆر بە پراکتیک و زۆر بە نیازپاکی و نێتپاکانە هاتۆتە پێشەوە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە دوجار ئەوەی کە پرۆسەکە هەمیشە دوای خستووە لە نەوەویەک لە دەتوانم بڵێم لە 2023 دواتر لە 2015 تا ئێستا لە 2004 بۆ 2005 کە پرۆسی ئاشتی سەرپێ دەخرێتەوە دەتوانم بڵێم ڕەوانشاد مام جەلال ئەو کات خاوەنی پرۆژەیەک بوو بۆ سەرپێخستنی پرۆژەی ئاشتی لە باکووری کوردستان چونکە دوجار دەگەینە ئەو قەناعەتەی کە چیتر بە جەنگ و بە شەڕ ناتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین ئیتر سەردەمی دیبلۆماسیەت و بەدەستهێنانی مافەکانمانە لە ڕێگەی پەرلەمان و یاساوە. یاسای چوارچێوە ئەوەی کاکۆزان لە ئێستادا دەم پارتی بە شاندێک سەردانی ئیمراڵیان کردووە و لەوێ دەتوانم بڵێم قسە لەسەر یاسای چوارچێوە کراوە بەوەی کە لە ماوەی ئەم هەفتەیەدا بکرێتە ناو پرۆژە یاساکان پەرلەمانەوە و تێیدا گەنگەشەی ئەو یاسایانە بکرێت کە تێیدا پرۆژە یاسای چوارچێوەی بۆ ئامادەکراوە بەڵام دوجار حکوومەتی تورکیا و ئاکەپە بە تایبەتر دەتوانم بڵێم هەنگاوەکانی پرۆسی ئاشتی سست و لاواز دەکەن ئەوەی کە لە سیاستدا پێی دەڵێن سەیڤی تایم بەداخەوە هەندێک جار ئەم سەیڤی تایمە تورکیا بەکاری هێناوە بۆ ئەوەی دەربازی ئەو قۆناغە بێ کە تیایدایە لە ئێستادا کورد باوەڕی بە ئاشتی هەیە باوەڕی بەوە هەیە کە بەشداری سیاست بێ باوەڕی بەوە هەیە بەشداری پەرلەمان بێەوە کورد سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا زۆربەی شارەوانیە کوردەکان دەتوانم بڵێم کوردەکان سەرکەوتوو بوون تایدا و لەم مژارانەدا دەتوانم بڵێم هێنانە پێشەوەی قەیوم ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی دش بە پرۆسی ئاشتیە لە هەمان کاتدا ئازاد نەکردنی جەستەیی ڕێبەری عەبدوڵڵا ئۆجەلان ئەمەش بۆ خۆی پێچەوانەی پێواژووی ئاشتیە و دوجار دەتوانم بڵم قەندیل بە هەموو نیازپاکێکی خۆی هاتۆتە پێشەوە پەکەکە کۆنگرەی خۆی بەستووە و تێیدا خۆی هەڵوەشاندۆتەوە بۆ ناوی تەفگەری ئازادی و چەک بە شێوەی سمبولیک سووتێنراوە بەوەی کەوا شەڕ ڕادەوەستێ ئەمانە هەمووی هەنگاوی گرنگ و کاریگەرن کە تێیدا هەم کورد هەم دۆزی باکووری کوردستان بچێتە پێشەوە لە نەرینی نێودەوڵەتیدا بەوەی کە کورد نەتەوەیەکە شەڕی بەسەردا سەپێنراوە چەکەکانی تەنها بۆ بەرگریکردن لە خۆی بەکارهێناوە هیچ کاتێک نەبووە هۆکاری ئالۆزی لە تورکیادا چونکە دەبینین مژاری سەرکردە سەربازیەکانی قەندیل دەڵێن کە ئەگەر بیانەوێت دەتوانن ئاژاوە یاخود ئالۆزی لە تورکیادا دروست بکەن بەڵام ئەوان نایەنەوێت ئەم ئالۆزیانە دروست ببێ و بۆیە دەیانەوێت بە ڕێگەی ئاشتی بەرەو پێشەوە بچێت بەڵام دەتوانم بڵێم هەڵبژاردنەکانی داهاتووی تورکیا هۆکارێکە بۆ ئەوەی کەوا پرۆسی ئاشتی تا چەنە سەرکەوتوو دەبێ و هەروەها دەتوانم بڵێم ئەو مژارەی کە تێیدا دەتوانێت جارێکی تر ئەردۆگان بکاتەوە بە سەرۆک کۆماری تورکیایەکێکی ترە لەو هۆکارانەی کە قۆناغەکانی ئاشتی بەرەو پێشەوە بەرێ بەڵام دوجار کورد چاوی لەو پرۆسەیە و هەنگاوی پراکتیک و ئەرێنی بۆ ئەو پرۆسەیە هەڵگرتووە هیوادارین تورکیاش بیەوێ ئەم پرۆسەیە بە واقعی بکە و تەنها بۆ سەیفی تایم نەبێ تەنها بۆ ئەوە نەبێکەوە ئەو شەڕەی جەنگەی کە سنوورەکانی لەگەڵ ئێرانە و لەگەڵ سووریادا بنێریناتە بێ واقعی ئەفتش بکە یا تەنێش بۆ
کڕینا کاتە ینی من پێم وایە تا ئێستا تا ئەم دقی ئێمە قسە دەکەین ئەوەی کە تورکیا دەیکا سەیڤی تایمە چونکە ئێمە دوو مژاری زۆر جیاوازمان هەیە کورد داوای ئەوە ئەکا بە یاسایی بە شێوەی یاسایی و پەرلەمانی دۆزی خۆی بەرێتە پێشەوە کە تەنها خۆی لە چوارچێوەی چەکداوماڵین و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر نابینێتەوە. تورکیا مژارەکەی بەم شێوەیە چەکداوماڵین و نەهێشتنی تیرۆر کە ئەمە دوو مژاری زۆر جیاوازن کەواتە ئەگەر بێنە سەر مێزی گفتوگۆش ئەمە هیچ لینکێک نییە بەیەکیانەوە ببەستێتەوە بەڕاستێکی و بە هەمان شێوە یاسای چوارچێوەش یاسای چۆنێتی داوماڵینی چەک و چۆنێتی هاتنەوەی سەرکردە سیاسیەکان لە قەندیلەوە و چۆنێتی ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی کە ئەو سەربازانەی کە یاخود ئەو شەڕەڤان و گەریلایانەی کە لە قەندیلن چۆن بێنەوە ناو کۆمەلگا و بۆ ئەم هەنگاوەش تەنانەت بۆ ئەم هەنگاوەش تورکیا هەنگاوی پراکتیک و ئەرێنی هەڵ نەگرتووە بۆەوەی کەوا ئەمە بە کۆمەڵایەتی بکاتەوە لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی دەستگاکانی خۆیانەوە بۆ ئەوەی کە ئەم مژارە لە مژاری تیرۆر بچێتە دەرەوە بۆیە من پێم وایە سەیڤی تایمە و ئاڵۆزیەکانی ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە هەنگاوێکی ترە بەوەی کەوا تورکیا لەوانەیە لە ئایندەیەکی نزیکە پاشەکشەی قۆناغی ئاشتی بکە بەڵام دوجار بۆ کورد هەر سەرکەوتنە بەوەی کە توانیوێتی ڕێگێکی باشی دەتوانم بڵێم پرۆسەی سەربازی یاخود قۆناغی بزوتنەوەی چەکداری بگۆڕێ بۆ قۆناغی یاسایی و پەرلەمانی کە تێدا کورد خاوەن بە زۆرینە دەنگ بێ و لە پەرلەمانە دەنگی کارایی هەبێ دەزانین 58 کورسی لە پەرلەمانی تورکیادا کەم نییە لە کاتێکدا لە پێش 75ەوە نازنامەی کوردی قەدەغەیە تەنانەت کوردەکان بۆ خۆیان لەوانەیە لە زۆر شوێن حەزیان نەکرد بێ بڵێن کوردین بەڵام ئێستا بە شانازیەوە ئەڵێن کوردین و زمانی دایک تا ڕادێکی باش گەشەی کردووە و چۆتە پێشەوە و دەتوانم بڵم ئەمانە دەستکەوتی زۆر باشن بۆ کورد و کورد دەتوانێت لەسەر ئەم پراکتیکە بەردەوام بێ بەوەی کەوا بتوانێت بە شێوەیەکی یاسایی و پەرلەمانی مافەکانی خۆی بەدەست بهێنێ. هاوژین خان 4 دقیقەمە دوو پرسێ من هەیە هەر پرسی 2 دقیقە بنێریناتە نەهات vê ڕەوشە گشتیە ناوچێ شەڕی ئیران لەگەڵ ئەمریکایە تەبلی هەڤیان ناوچێ بنێرینەوە کورد دکاری دەستکەفتیان مەزن جوان شەڕێن نەها هەم لە باکووری کوردستان هەم لە ڕۆژاوا هەم لە ڕۆژهەڵات بگشتی دکاری کورد سەرکەفتیش vê ڕەوشی هاانێ دەرکەوێ بەڵێ کاکۆزانجا دیارە ئەمە ئەم گۆڕانکاریانە ئەم شەڕانە بابەتێکە اقتصاد و وزەیە کورد دەتوانم بڵێم لە ڕۆژئاوا و هەروەها لە باشووری کوردستان بەگشتی دەتوانێت ئەو سەرچاوی وزەیە کە هەیەی بەکاری بهێنێ بۆ ئەوەی بتوانێت جێگایەکی باشتر لەوەی کە ئێستا هەیە بەدەستی بێنێ شەڕی ئێران ئەمریکا بە هەمان شێوە وزەیە دەبینین ئەوەی کە پێمان وابوو ئێران لە کەمتر لە هەفتەیەکدا خۆی بەدەستەوە دەدات بەڵام توانی بەهۆی گەروی هورمزەوە زیاتر لەوەی کە چەکی ئەتۆم کاریگەری هەیە لەسەر تەواوی جیهان کاریگەریەکی اقتصادی گەورەی لەسەر تەواوی ئەوروپا و ئەمریکا و تەنانەت وڵاتان و کەنداوی عەرەبیش دروست کردبوو بۆیە کورد من پێم وایە دەتوانێت لە ڕێگەی ئەو وزەیەوە کە هەیە بە تایبەتتر وزەی زۆنی سەوز دەتوانێت کاریگەریەکی گەورەتری هەبێ و دەتوانێت فاکتەرێکی گەورەتر بێت بە مەرجێک کورد بە یەک پاکێج و بە یەکگرتووی بچێتە ناو ئەم پرۆسەیەوە و تێیدا ئەو سەرچاوە وزانەی کە هەیەی بەکاری بهێنێ بۆ ئەوەی بتوانێت جێگای خۆی باشتر بکاتەوە لە نێو دەتوانم بڵێم نەخشەی نوێی وزەی جیهانی باش یەکێتی و پارتی چ ڕۆڵی دکارن ببینن دەبێ قۆناغێدا بتایبەتی هەم بۆ پێواژوێ ئاشتی لە باکوور و لە ڕۆژاواژی بگشتی دەبێ تەبلی هەڤیان لە ناوچێ کاتم هەبێ من ئەمە ڕوون بکەمەوە دیارە بەردەوام ڕخنەی من لە پارتی دیموکراتی کوردستان ئەوە بووە بە هۆکاری نزیکی لە سنووری لەگەڵ تورکیادا هاوسنووری لەگەڵ تورکیادا و هەروەها لە دوای دەتوانم بڵێم ئەو پرۆسەی هەناردەکردنی نەوتەکە بە ناوی ئابووری سەربەخۆ بەداخەوە زەرەرێکی زۆری لە باشووری کوردستانیش داوە بەڵام بەم دوو هۆکارە لەگەڵ تورکیادا هاوسنوورە بۆ پارێزگاریکردن لەو سنوورانە بەردەوام لە بەرەیەکی دژ بە دۆزی کووردا ئەمان بینیەوە یعنی ئەمە شتێکی ناڕەوا بوو کە تۆ وەکو پارتێکی سیاسی هەڵگری مارشی نیشتیمانی بی بەڵام دوجار دەمان بینی دەبابەی تورکیا بەسەر شەقامەکانی کوردستاندا بە ئاسانی دەهاتن و دەڕۆشن بە ناوی پاراستنی سنوورەوە بەڵام من پێم وایە ئێستا تورکیا تا ڕادەیەک بەرەکەی گواستۆتەوە
ئێستا بەرەی دەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشدار بووە لە شەڕی داعش و بەشدارێکی کاریگەر و گرنگ بووە بۆ پشتیوانی لە پارچەکانی تری کوردستان و تێیدا ئێستا تورکیا بە دوای جێگرەوەیەکدا دەگەڕێ بۆ ئەوەی کە نێوەندگیرێک هەبێ لە نێوان دەتوانم بڵم پەکەکە و تورکیادا بۆی پرۆسی ئاشتی بەڕێوە بەرێ دیارە بۆ ئەم ئەڵتەرناتیڤەش یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین ئەڵتەرناتیڤی ئەم مژارەیە بە هەمان شێوە دەتوانم بڵم غازی ناوچەی سەوز یاخود زۆنی سەوز کاریگەری و گرنگیەکی گەورەتری هەیە لە نەوت ئێستا وەک ئەوەی کە لە دەتوانم بڵم پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەی دەبێت بۆیە ئەم دوو فاکتەرە گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەتوانم بڵێم هەمیشە ئەو ڕێبازەی استراتیژەی کە ڕەوانشاد مامجەلال دایڕشتۆتەوە دەتوانێت چەترێکی کۆکەرەوە بێ بەوەی بتوانێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بگاتە ڕێکەوتنێکی نیشتیمانی هەرچەندە وەک ئەوەی کە ئێستا ئاگادار بم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەتوانم بڵم ئەو چەترە بووە و دەتوانم بڵم زۆر جار لەوانەیە لە مافەکانی پارتەکەی خۆی حیزبەکەی خۆی سازشی کردبێ بۆ ئەوەی یەکێتی نەتەوەی و نیشتیمانی بپارێزێ بەڵام ئێستا ڕێک ئەو کاتەیە کە یەکێتی نیشتیمانی دەبێ ئەو چەتری کۆکەرەوەیە بێ لە نێوان سەرجەم پارتە سیاسیەکان و تێیدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا و دەست پێشخەر بێ دەزانین یەکێتی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە 1970 تا ئەمڕۆ هەموو دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازیەوە دەتوانێت خاوەندارێتی لێ بکە و دەتوانێت خاوەندارێتی لەم دۆزەش بکەکەوە چەتری کۆکەرەوەی سەرجەم پارتە سیاسیەکان بێ و بە یەک پاکێجی بچێتە ڕێکەوتنەوە لەگەڵ تورکیادا دوجار ئەگەر وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بن لە ڕێکەوتنەکاندا و بەرەوەگیری وڵاتانی جیهانی لە ناوچەکەدا و بەتایبەتتر ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا ئەم وڵاتانە دەتوانن نێوەندگیر بن لەم نێوەندەدا و دەتوانن کاریگەریەکی گەورەتریان هەبێت لەسەر پرۆسەی ئاشتی و لەسەر ئەو داڕشتنەوەی سنوورەی کە ئێستا بەرۆکی ناوچەکەی گرتووە. باش زۆر سپاس ڕێز هاوژین شەید فەخرەدین چاودێری سیاسی لە ستیدیۆ لەگەڵمە بووی گەلێک سپاس بۆ بێ نیقاشی هێژە سپاس بۆ ئێوە دەستان خۆش هەر بژی بەڵێ تەماشاکەر و بینەرێن هێژایە کورتسات نیوزێ ئەم ببی ئاوایژی هاتن داویە بێ خەلەکە خۆیان بەنامەی ڕیا کوردستان بێگومان هەر شتێک و ڕیا کوردستان علاقەدار بکە ئەم بەرنامەی خۆدا پێوە مژول دەبن هەفتەیە دیترژی چاوێوە لەسەر کورتسات نیوز بێ هەیە هەفتەیەکە دن شاد بەختەوەر ئازاد بشین.